شەڕی نێوان سۆفی و سەلەفیەکان لەسەر چییە؟ ماوەیە کاگری شەڕی نێوان دوو ڕەوتی ئیسلامی بڵێسەی سەندووە. چەند هەفتەیەکە شەڕێکی ئایدۆلۆجی سەخت لە نێوان دوو ڕەوتی دینی دیار لە کوردستاندا دروست بووە کە هەردوو ڕەوتی سەلەفی و سۆفیەکانن. شەڕەکە هەرچەندها بەسەرکردە و باڵخوازەکانیان نەوەستاوە، بەڵکو تا ئاستی مامۆستایانی ئاینی و نوێژ خوێنان و مزگەوت و سۆشیال میدیاش چووە. شەڕی نێوان دوو ڕەوتە دینیەکە لەسەر گفتوگۆی دوو مامۆستای ئاینی شاری کەرکووک بووە لەبارەی زانای ئیسلامی ئەبوو حەسەنی ئەشعەری ڕێبەری ئەشعەریەکان و موعتەزیلە کە پێش 1000 ساڵشیاوە. کێبڕکێ و ناکۆکی سەلەفی و سۆفیەکان سۆشیال میدیای تەنیوە و بەردەوام کەسە دیارەکان وەڵامی یەکدی دەدەنەوە و ئاگری شەڕەکە خۆشتر دەکەن. یەکتر تۆمەتبار و تەخوین و تەکفیر دەکەن و بەڵگا بۆ لە دین دەرچوون یەکتر دەهێننەوە. بۆ نمونە سەلەفیەکان دەڵێن مادام سۆفیەکان ئەبوو حەسەنی ئەشعەری بەڕابەری خۆیان دەزانن کەواتە سۆفیەکان کافرن و لە بازنە ئیسلام چوونەتە دەرەوە و پێویستە تەوبە بکەن. لە بەرامبەریشدا سۆفیەکان دەڵێن مادام سەلەفیەکان قسە بە ئەبوو حەسەن دەڵێن و شوێنکەوتەی محەممەد بن عەبدولوەهابن کەواتە گومڕاو سەر لە شێوا و لە دین دەرچوون. یەکتر تۆمەتبارکردن و بە کافرکردنی ئەوی دیکە بەس نەبوو بۆ شەڕی نێوانیان، بەڵکو زانا و بانکخوازەکانیان تۆمەتی جۆرا و جۆر و سەیر بۆ زانایانی پێشوو دادەتاشن. بە نمونەیەوەی مەلایەکی سۆفیەکان لە کەرکووک بە محەممەد بن عەبدولوەهابی دامەزرێنەری بیری سەلەفیەکانی گوتبوو شێت و مەڵوێران و سەر لە شێواوە و دینەکەشی فشەیە. لە بەرامبەریشدا دوو بانکخوازی سەلەفیەکان بە ئەبوو حەسەنی ئەشعەریان گوتبوو من داڵباز و نەخۆش. بانکخوازە دیار و مەلاخاون مزگەوتەکانیان کەوتونەتە گیانی یەکدی و مزگەوت و وتار و دەرسە شەرعیەکانیان تەرخان کردووە بۆ تۆمەتبارکردنی یەکتری. دەستیان داوەتە هێنانەوەی ئەو بەڵگانەی کە دەڵێن ڕەوتەکەی تر لە دینی ئیسلام لای داوە. جگە لە مزگەوت و مەدرسە دینیەکانیش سۆشیال میدیا و پیجە دیارەکان لە فەیسبوک و تیکتۆک پڕبوون لەو وتارانەی کە زیاتراگری شەڕەکە خۆشتر دەکەن و هەردوو لازیاتر لە یەک دوور دەخەنەوە. بەشێکی زۆریش لە موسڵمانان و نوێژ خوێنان ئەم شەڕ و ململانە و ناکۆکیانە بە نادروست دەزان و پێیان وایە ئەوە شەڕێکی نابەرامبەری بێسوودە و پێویستە بەزوویی کۆتایی پێ بهێنرێت. هەندێکیش دەڵێن ئەو جۆرە شەڕ ئایدۆلۆجیا ئایندەی پێکەوەژیانی ئاینی دەخاتە مەترسیەوە و ئەنجامی خراپتری دەبێت و بیری توندڕەوی برە و پێدەدات. ئەمە جگەلەوەی ناکۆکی نێوان موسڵمانان زیاتر و زیاتر دەکات.